بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست گەندەڵی و گەندەڵکاران ڕۆژ بە ڕۆژ مەترسی زیاتر لەسەر هەرێمی کوردستان دروست دەکەن لە بەرامبەردا هیچ پلانێکی جدی بۆ ڕووبەڕۆبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی لە کوردستان دانیە بە بڕوای چاودێرانیش هۆکاری نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان هەروەها گرانبوونی پێداویستی و شتومەکی هاوڵاتیان دەگەڕێتەوە بۆ گەندەڵی و پەیوەندی بە کەمی داهاتەوە نییە. لە بەرنامە ئەمڕۆ سەرسەر مەترسیەکانی گەندەڵی و گەندەڵکاران بە هۆکار و چارەسەری دۆخی کوردستان دەکەین لەگەڵمان. گەندەڵی سیاسی و دارایی و کارگێڕی هەڕەشە لە هەرێمی کوردستان دەکات و هیچ هەنگاوێکی کرداریش بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی نەنراوە. دوای زیاتر لە 29 ساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کێشەی خزمەتگوزاریە سەرەتایەکانیان هەیە و هەر ڕۆژە و شتێکیان لەسەر گران دەکرێت. هۆکاری نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان و گرانکردنی شتومەک پەیوەندی بە کەمی داهاتەوە نییە، بەڵکو پەیوەندی بە گەندەڵی و تاڵانکاری و قۆرەخکاریەوە هەیە. لە هەرێمی کوردستان هەموو جۆرەکانی گەندەڵی سیاسی و دارایی و کارگێڕی هەیە و بوونەتە هەڕەشەی گەورە لەسەر هەرێمی کوردستان. ئەمەش لە کاتێکدا دەسەڵات هیچ هەنگاوێکی کردداری بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی نییە، بەڵکو کەشێکی لەبار بۆ گەندەڵکاران ڕەخساوە. سەرەڕای مەترسیەکانی گەندەڵی لەسەر هەرێمی کوردستان و خەڵکەکەی هێشتا دەسەڵاتداران ئامادە نین دان بە هەڵەکانیاندا بنێن و دەڵێن بارودۆخمان جیاوازە. بە بڕوای چاودێرانیش ئەگەر چارەسەرێکی بەپەلە بۆ دۆخی هەرێم نەدۆزرێتەوە، گەندەڵی سەری هەرێمی کوردستان دەخوات، چونکە دەسەڵات بۆ مانەوەی خۆی پشتی بە وڵاتانی بێگانە بەستووە. ناوماڵی کورد پەرتەوازێ و بەرپرسانیش هەر خەریکی دینار و دۆلار و زێڕ و کۆشکن. تەشەنەکردنی گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکان لە کاتێکدایە ڕۆژ دوای ڕۆژ حیزبە دەسەڵاتدارەکان و بەرپرسەکانیان قەڵەوتر دەبن، میلەت و خەڵکی ڕەشوڕوتیش هەژارتر دەبن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکردن لەسەرم پرسە میێنداری بەڕێز سۆران عومەر هەندامی پێشووی پەرلەمانی کوردستانمان کردووە. کاک سۆران بەخێر بێن. سوپاس زۆر سوپاس. ئەگەر سەرەتا بەرلەوەی کەبچین سەر مەسەلەی گەندەڵی دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەبارەی گرانبوونی بنزینە، کارەبایە، غازە، تەماتە و خێر، هەروەها مادە خۆراکیەکان کە لە هەرێمی کوردستان ڕۆژ دوای ڕۆژ بڵێن گران دەبن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، گرانبوونی شتومەک تا دوایینیان کە نانە، ڕاستە بەشێکی پەیوەندی بە بۆرسەی جیهانیەوە هەیە کە نرخی نەوت بەرز بۆتەوە، بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیە بەرز بۆتەوە و ئەم مشکە ساڵیە هۆکار بۆ ئەوەی کە گەنم کەم بێ و کوالیتیەکەشی زۆرینەی پلە دوو بێ بەهۆی بێبارانیەوە. ئەمانە بخەینە ئەم لاوە هۆکارێکی تری سەرەکی گرانبوونی هەموو ئەم شتومەکانە لەسەر خەڵک شکستی حکومڕانی کوردیە. چۆن کاتێک کە هیچ پلان و بەرنامەیەکی حکوومەت نابینی بۆ ئەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دوای 30 ساڵ بوژا بێتەوە و کارخانە و کارگە و پیشەسازی تایە برەوی هەبوو بێ، بە نەتیجە ئێمە تا ئەم ساتە ئاردی تورکی و ئێرانی بەکاردێنین. سەرەڕای ئەو هەموو گەنمە زۆرە بۆ خۆمان ئاردمان نییە. ئەمە شکستی ئەم حکومڕانێتیەیە. جگە لەوە ئێمە بووینەتە میلەتێکی بەکاربەر، هەموو ئەو کاڵایانی بەکاری دێنین، هەموو ئەو شمەکانەی خۆین زۆرینەی هەرە زۆری هاورداکەین. خۆمان خاوەنی ئیکتیفای زاتی نین. بۆیە ئەمانە کاتێک کە حکوومەت خۆی ژێرخانێکی ئابووری باشی نییە، کارخانە و پیشەسازی نییە و بەرهێنانی لەم بوارانە نەکردووە، بووە لەگەڵ ئەوەشا گومرگ و باج و سەرانەی لە خاڵە سنووریەکان خستوەتە سەر هەموو ئەم کاڵایانەی دێ. بۆ نمونە هەر کەسێک هەر کاڵایەک بێنێتە ئەم وڵاتە لە بەنزینەوە،
لە ئاردەوە لە هەر مەوادێکی ترەوە چەندین شێواز سەرانە و باج و گومرگی زۆر و ڕەشوەی لێ ئەسەنن. ئەمە لەسەر کێ زیادەکات ئەم سەرانەیە؟ لەسەر گیرفانی هاوڵاتیە کە دەچێت دوایی ئەم کاڵایە لە بازاڕە کڕێ بە گران مەجبورە بیکڕێ. جگەلەوە پەیوەست بە بەنزین ڕاستە نرخی بەنزین پەیوەندی بە نەوتەوە هەیە، بەڵام بەس ئێستا ببین یەگەر بە $90 شۆ بێت دەڵێن دۆلار لە 122 گرام بووە، ئێستا بەنزینەکە تقریبان خەریکە لە 100 گران دەبێت، ینی دوو هێندە دەبێتەوە بۆ نرخی بەنزینەکە بۆ نمونە لە وڵاتێکی نەوت دەبێ بڵین غازی تەبێ. بۆ لەبەرەوەی حکوومەتی هەرێم لە ساڵی 2014 تا ئێستا ئامادە نەبووە بەقەر ئەم پەرداخەست و تەمەنی بدا بە پاڵاوگەکانی بازیان و کەڵک بۆ ئەوەی بیپاڵێون و نەوتەکەی با بە هاوڵاتیان بنزینەکەی بە سعری مەدعوم وەکو عێراق بدا بە هاوڵاتی بە 450، گازوایلەکەی بەرێ بۆ کارەبا یا بیا بە مۆلیدەکان یا بیا بە نانەواخانە و سەمونخانە و کارگەکان. ئەمەی بڕیوە لە 100%. یعنی عێراق ئێستا بۆ ئەتوانێ بنزین بدا بە هاوڵاتیەکانی بە نرخی 450 دینار لە کاتێکە هەناردەی نەوتیشی هەیە و بۆ ناوخۆشی هەیە. ئەمان لە پێناو تاڵانی زیاتری نەوت ئامادەنین 1 بەرمیل بدەن بە ناوخۆی هەرێمی کوردستان. کۆی نەوتی هەرێمی کوردستان بە بۆری ئەوەشی کە قورسە لە بۆری تەحمل ناکە بە تەنکەرەی فرۆشن نایدەن بە میلەتەکەیان. ئەگینا معقول نییە ئێرانێک ئەم هەموو گەمارۆ سزا ئابووریەی لەسرە لیترێک بەنزین بە هاوڵاتیەکانی بدات بە 90 دیناری خۆمان. لیترێک بەنزین کە هەر هاوڵاتیەک لەوێ چێ ڕۆژانە 60 لیتر ئەکاتە سیارەکەی بە 1500 تمەنە 90 دیناری خۆمان شتێک بە پێی بەرزی و نزمی تمەن و دینار لە کاتێکە حەساری لەسرە نەوتەکەی خەڵک لی ناکڕێ دێت بەوەندە بە هاوڵاتیەکەی خۆیەدا. باشە خێرە هەرێمی کوردستان لای تۆ ئامادەنیت بەرمیلێ نەوت لە ناوخۆیان بپاڵێوی بۆ ئەوەی بەنزین و گازەکەی نەدەی بە خەڵک. معقولە لە چلەی هاوینە غاز گران ببێ؟ ئەمە هەمووی بریتە لە شکستی ئەم حکومڕانێتیە، بریتە لە ئیفلاسیان و بریتە لەوەی کە هەمیشە هەڵپەی خۆ دەوڵەمەندکردن و تاڵانی و دزی زیاتریانە. چونکە بۆ واکەن لەبەرەوەمانە خۆیان بە خاوەنی ئەوە نازانن لە وڵاتە بمێنەوە. پێیان وایە نزیک بوونەتەوە لە کۆتایی خۆشیان باوەڕیان بە خۆیان نیە ئەوەندە ماونەتەوە. بۆیان بخۆیان نێوەندە ماونەتەوە. یعنی پێیان وایە ئەوەی ئەوانەی کەن تایەسە لێیان قبول کراوە سەیرە هەر بەردەوامیشن هەر بۆشیان چۆتە سەر. لە چیدا بڵین؟ لە دزیە، لە تاڵانیە، لە خراپ گوزەرانی خەڵکە، لە بێخزمەتیە. بڕۆ سەیری نەخۆشخانەکان و کەرتی تەندروستی بکە وێرانە. بڕۆ سەیری بازار بکە خەڵک هاوارێتی. بڕۆ سەیری کاڵا بکە هەمووی خراپ و کوالێتی. یعنی ئەم هەرێمی کوردستانە بۆتە شوێنی ساختکردنەوەی کاڵای کۆپی تەزویر خراپ نەشیاو کە زۆر لە وڵاتەکان گۆشت هەبووە هاتۆتە ئەم هەرێمی کوردستانە. وڵات هەیە و توێتی من ڕێنادەم ئەمە بە وڵاتەکەما تێپەڕێ بۆ ئاژەڵ. ئەمان هێناویانە یانە بە خەڵک. هۆکارەکەی چییە؟ خۆ ڕەنگە بووترێ ئەمانە خۆ حکوومەت ئەمە ناهێنێ. نا، حکوومەت ڕێئەدا بە هاتنی ئەمە. حکوومەت کۆنتترۆڵی داناوە بە ناوی کوالیتی کۆنتترۆڵەوە تەنها وەرگرتنی پارەیە بۆ کۆمپانیایەک و دەوڵەمەندبوونی و ڕێدان بە هاتنی کاڵای خراپ. لەو لاشەوە ئەو باجی خۆی، سەرانەی خۆی، ساحانەی خۆی، گومرگانەی خۆیەوەی کە کۆمپانیاکاری و لە مەرزەکانە ڕوەدا خۆیان دەوڵەمە نەکەن، خەڵکیش هەژارەکەن و کاڵاش لەسەر ئەو گرانەکەن. باش بەس وەکو باج بڵین ئێستا باز زیاتر لەسەر هاوڵاتی کە چونکە لەو ڕۆژانەدا
من وتاری پەرلەمانتارێکم خوێندەوە دەڵێ ژمارەیەک فەرمانبەری باز ڕۆشن بۆ کۆمپانیایەکی مۆبایل کە باج بدا بە حکوومەت بەڵام لە بریەوەی کە باجەکەی پێ بدەن بۆ ماوەیەک سزینیان کردبوو ینی کۆمپانیەکەنی باجەکە تەنە ئێستا کە و باجێکە لە هاوڵاتیان وەردەگیرێ سەرڕای و گرانیە تەنە بۆ هاوڵاتی هاژارەکەی بە دڵنیاییەوە باج طبعاً لە خولی پێشوو و کابینەی پێشوو حکوومەت بە نایاسایی چکە باج پێویستە بە یاسا بکرێ دەستکاری یاسایان نەکردەوە بە قەراری ئەنجومەنی وەزیران بە نایاسایی باجیان چەند هێندە کردووە لە هەموو بوارەکانە لە کاتێکە کۆمپانیای نەوتی کۆمپانیای ئینتەرنێت کۆمپانیای موبایل کە ئەمانەی ڕۆژانە دەسەکەن بە گیرفانی هاوڵاتیا و پارەی پێسەر فەکەن و ئەچێتە قازانجییان ئەمانە باج نادەن نەک باج نادەن هەندێکیان ئەو باجەی کە لەسەر کارتی ئینتەرنێت و موبایل بڕیار بووە بدرێ بە عێراق لە هاوڵاتیان وەرگرتووە نەیان گەڕاندۆتەوە بۆ عێراق نەیانداوە بە عێراق هەر بۆ خۆیان ئەوەشیان خواردووە بۆ نمونە کارتێکی موبایل لی نووسراوە 10,000 تۆی کڕی بە 11,000 12,000 ئەوان ئەو زیادەیان هێشتا نەداوە بە عێراق نەوت کۆمپانیای نەوتیەوە باج نادا کۆمپانیای تری بیانی زۆر هەن کە لە داهات و زەوی و خاکی ئەم وڵاتە سوودمەند بوون لە کار ئاسانی و ئیعفای گومرگی زۆر سوودمەند بوون هیچیان باج نادەن هۆکارەکەشی ئەوە ئەمانە خۆیان کۆمپانیاکە یاهی خۆیانە یا پشتی گەورەی هی خۆیانە و شەریکن لەگەڵ یا بەبێ دەزمان بەس دۆخەکەەوەی لە توێسە لە ساڵی ڕابردوو گۆڤارێکی ئەمریکی نووسی بووی خزمەتگوزارەکانی حکوومەتی هەرێم ئەوکو سۆماڵە بەڵام لە باج وەکو سویسڕایە وای لە توە لە باجەوە وڵاتانی پێشکەوت وەڵام بە خزمەتگوزاریە وەکو هەرە وڵاتە دواکەوتەکان بێت دۆخی ئێستای هەرێمی کوردستان لە لوبنان باشتر نییە کە ئێستا ئەزمەی گەورەی هەیە و دۆخی ئێستای هەرێمی کوردستان من نازانم بیش و بهێنم بە چه وڵاتێک لە خراپیە من نایدۆزمەوە نازانم یەمەن دۆخی ئەگەر ئێمە لەوان باشتر بینیا وەک ئەوان بین لە کاتێکە ئەوان شەڕی ناوخۆشیان هەیە هۆکاری ئەمە چییە گاک حەکیم هۆکاری ئەمە هەموو ئەم قەبارە گەورەی گەندەڵی و فەسادەکە نەکبەری پێنەگیراوە ڕۆژ بۆ ڕۆژ بە یاسایی کراوە بە سیستەم کراوە و هەرچی دێتە پێشەوە هەڵپەی ئەوەیەتی لەم قۆناغا بۆ خۆی قەپاڵێکی گەورە لە دزی و گەندەڵی بەرکەوێ و خۆی پێدەوڵەمەند کا و پێی دەرباز ببێ چونکە بۆ خۆشیان وەگوتم تەسەورەکەن ئەم دۆخەی هەرێمی کوردستان دوای 30 ساڵ تا چەنی تروا بێ خۆسی تروا نابێ باش بەس سەبارەت بووی لەسەر مەسەلەی نەوت لەو ڕۆژانە جێگیری سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد بوو خۆزگە نەوتمان نەبووە بەڕێز خۆزگە بەچی دەخوازی کە لەم کوردستانە نەبووایە وەڵا خۆزگە ئەم دزانەمان نەبووایە نەوت نیعمەتێکی خۆیە لەم ژێر زەویا بۆی ئینسان پێی بگا و ژیانی خۆی پێخۆش بکە ئەمان ژیانی خۆیانیان پێخۆش کردووە خۆزگە ئەم تاڵانی و بڕۆیە نەبووایە ئەگەر نا خۆ ئەگەر نەوتمان نەبووایە چیمانە کرد دزمان نەبوو ئەمان تەلیان بڕیوە و کارگەی جگەرەیان تاڵان کردووە و عەمودیان فرۆشتووە و کێبڵی ژێرزەویان دەریێناوە کە کاتێکان نەوتمان نەبووە شۆفڵیان ئاودی و کردووە ئاسنیان ئاودی و کردووە و فرۆشتویانە بۆ ئەمانە کە نەود نەبووە خەڵک خۆش ژیاوە نەخێر شەڕی ناوخۆیان کردووە دوو ئیدارەیان کردووە خوێنی خەڵکیان ڕشتووە خەڵکیان زیندانی کردووە خەڵکیان بێسەر و شوێن کردووە کە نەود هاتووە ئێستا شەڕ ناکەن تەقە لە یەک ناکەن بەڵام هەردوو ئیداران هەردوو قاسان هەردوو حیزبن کە نەیاری یەکن بەڵام لە تاڵانی و بردننی داهاتیە وڵاتە شەریکن بەڵام پشکەکانیان وەک یەک نییە بۆی بەڕاستی ئەوە خۆلادانە لەو بەرپرسیارەتیە گەورەی کە خۆیان لە ژێریان و نەوت لایکێن کە نەمان بۆ خۆ ئاگری نەگرتووە و بسووتێ و بە بەلاش بڕوە ئەی پارەکەی کووە ئەی کێنەوانی کە سوودمەند بوون لی کێنەوانەی پشت و حیسەیان هەیە
بۆ داویانە بە وڵاتان بەعقدی گەورە گەورە ئەوانەی کە نەوت دەرەهێن و نەوتە فرۆشن ئەوان سوودمەندن لی میلەت باجەکەی داوە لەگەڵ عێراقا بۆ دۆخمان گەیشت بەوەی کە لە 2014ەوە بوو جەمان ببڕدرێ و ببێ بەم حکایەتی مێشەی کە هەموو ساڵێکی بوجێ عێراق تووشمانە بێ و باجەکەی خەڵکەیدا بەهۆی نەوتەوەیە بەهۆی ئەوەیە کە تۆ داوای پشکی خۆت لە عێراقەکەی نەوتی شەفرۆشی پارەکەی نادەی بە میلەتەکەت داهاتە ئیتیحادیەکانیش ناگەڕێنیتەوە ئەژڵەی ئێوە بودجەمان نادەنێ و موچەی خەڵکە بڕن موچەی خەڵک لای ئێوەیە بودجەی خەڵک لە نەوتایە ئێوەی ئەیبەن ئەیفرۆشن و ئێستش ڕۆبعێکی پارەی نەوت ئەدەنەوە بە خەڵکی کوردستان لە ڕێگەی ئەو موچەیە کە هەر جارەی کردویانە بە مەوزوعێک جارێک لێ بڕێن جارێک پاشەکەوتێکن جارێک بە کەیفی خۆیان لە هیچ وڵاتێکی دنیا نییە هەموو مانگێک حکوومەت کۆبێتەوە چۆن موچە بدەن چەنی لێ ببڕن پاشەکەوتی بکەن بی بڕن هەمووی بن ئەمە بەس لەم کوردستانە هەیە زۆر باشە سەبارەت بە مەسەلەی گەندەڵی پێدوای گەندەڵی گەشتوتە ئاستێک ئێستا بڵێن هەڕەشی هەرە گەور لە سەرهەرێم گەندەڵ و گەندەڵکاران بن لە ناو خۆنێک بڵێن هەڕەشەی دەرەکی بە دڵنیاییەوە چونکە ئەوەی کە ئێستا ئەفغانستانی بەو دۆخە گەیاند نەبوونی چەک و ئیمکانیەت و پشتیوانی نێودەوڵەتی نەبوو ئەمانەیان هەموو هەبوو بە پێچەوانەوە ئەو چەکانی کە پێیان بوو بای 80 میلیارد دۆلاری کەوتە دەستی تاڵیبان بۆ لەبەرەوەی بە کۆمەڵێک بوو بۆ پارێزگاری لە خۆیان بوو و بۆ ئەوە بوو لە پەنای ئەم هێز و دەسەڵاتە گەندەڵی و تاڵانی و دزی بکەن و خۆیان دەوڵەمەند بکەن میلەتەکەشیان هەر برسی بێ و بچەوسێتەوە بۆیە هێزێکی وەکو تاڵیبان ئەتوانێ بە بێتەقە بێتەوە ئەو وڵاتە بکەوێتەوە ژێردەستی هۆکارەکەی ئەو فەسادە گەورەیە کە لە وڵاتە هەبووە ئەو گەندەڵیە گەورەیە لە وڵاتە هەبووە سەرەڕای بوونی ئەمریکا لەوێ بوونی هاوپەیمانی نێودەوڵەتی لەوێ بوونی ئەو هەموو ئیمکانیەت و تەدریب و پشتیوانیەی کە دوای 20 ساڵ حکوومەتێکیان بۆ نەبوو بە حکوومەت یخۆ ئەمەی ئێمە زۆر لەوە جوانتر و باشتر نییە ئەسڵەن ئەوان بە سەروی 35 ملیۆن هاوڵاتی ئەگەر 300,000 چەکداریان هەبوو و دیفاعی پێنەکرا لە خۆیان یخۆ ئێمە 5 ملیۆنین 400,000 چەکدارمان ناونووسە لە لیستی موچە و پارەیە وڵاتە ئەبا هەمان ئەو هێزە بینیمان لە کەرکووک چی لێ هات لە خورمات و چۆن ڕای کرد لە شنگال چۆن هەڵهات چۆن هەرێمی کوردستانیان بە لەحزەیەک تا پردێ تەسلیم کرد و خەریب و تاک و دهۆک و تاک و کۆتایی سنوورەکانی سلێمانی بێت گەندەڵی خۆرەی هەر حکومڕانیەتیەکە کە بەری پێنەگرێ و گەندەڵکار سزانەدا ئەمەی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ گەندەڵکار گەندەڵی زیادەکە قەبارەی گەورە ئەبێ و ئەم حکومڕانیەتی ئێستا هەیە بینا گەورەکەی بریتیە لە گەندەڵی سیستەمەکەی بە گەندەڵی ئەڕوا بە قۆرخکاری ئەڕوا بە پاوانکاری ئەڕوا لە بازار لە هەموو مەجالەکانی نەوت و بیناسازی و هەموو شتێکە حکوومەتێک ئەوەندە شکستی خواردووە جادەیەکی پێ ناکرێ لە کاتێکا ڕۆژانە 500,000 بەرمیل بەم نرخەی ئێستا فرۆشێکە نرخێکی زۆرە یەک مانگە توانیوێتی موچەخۆرەکان بەبێ لێبڕین بدات ئێستا چاوەڕێ ئەوەیە کە بەغدا پارەی بۆ بنێرێ ئەو جا بەڵێنە دەن کە موچە بەوکو خۆی بدات باشە بەس ئێستا زۆرجار دەوترێ جیاوازی دۆخی هەرێمی کوردستان و ئەفغانستان زۆر لەیەکەوە جیاوازن لە چیدا ئێمە لەیەک دەچین لە چیدا جیاوازین بۆ نمونە پێشی بەرنامەکە شتێکی جوانت باس کرد ئەو کاتێک کە میسر خۆپیشاندان تایە گەورە بوو و موبارەک کەوت زەین عابدین لە تونس وتی چی وتی تونس میسر نییە دوایی پریشکەکەی ڕۆی
وردە وردە وڵاتانی تری گرتەوە هەر یەکەیان بەوانەوە ئەم میسر تونس نییە تونس میسر نییە بەڵام دوجار یەک کەوتن معمەر قەزافی و لیبیا تونس و میسر نییە بەڵام هەمویان کەوتن ئەوە بەدادی کەس ناخوا ئێمە لە ئەفغانستانە چین یا لەوان ناچین لە یەمەنە چین یان ناچین لێرە گەندەڵی هەیە لێرە گەندەڵکار حکومەکە لێرە خەڵک گوزەرانی خراپە دوایین خراپی ئەوەیە کە نان گران ببێن نان یعنی ئەمە ئیتر ئاماژەیەکی زۆر وازەحە بۆی ئەمانە شکستیان هێناوە کە ئەمانە بێت دان بەوا بهێنن دوای 30 ساڵە یانێ بەرەو کوێ بچن هەر ئاوا بەردەوام بن خۆ ئەگەر خەڵکیش نەتوانێ ئەمانە بگۆڕێ ئێمە بەرگەی یەک ئاڵ و گۆڕی ئیقلیمی و نێودەوڵەتی ناگرین کە ئەمریکا ئەم ناوچەیە جێڵێ و زەمان چییە لە شێوێکە هەڵسای لە خەو ئەمانە هەموو ڕانەکەن یعنی هێشتا بیر ناکەنەوە کە لە بەردەم کۆتایی هاتنی ئەم حکومڕانیەتیە فاشی لەیانان هەر بۆ خۆی کۆتایی دێ بۆ خۆی داڕزاوە خۆیان بەرە بنەیەک بۆیە بەڕاستی ئێمە لە ئەفغانستان بچین یانە چین پێم وایە هیچ گرنگ نییە گرنگەوەیە ئێمە بەم جۆرە حکومڕانیەتیەوە کەمترین تەمەنی ماوە ئەم جۆرە حکومڕانیەتیە کەس نازانێ ئەم پریشکە لەکوێ دەست پێ ئەکا و سەریانە خوا و بەچی کۆتایی دێ باشە بەس یەکەم لە ڕووی بەرپرسەوە بەرپرسی گەندەڵ ئێمە دۆخەکەمان هاوشێوەیە ئەفغانستانە بڵێن لێرە ئەشرەف غەنیمان هەیە عەبدوڕەشید دۆستەممان هەیە هەمانن لەو جۆرانە یعنی ئاوا لەپڕ من پێم وایە ئەو ئەشرەف غەنی و ئەمانە گەر بە یەک تەیارە 200 بەرپرسیان ڕایان کرد بێ و نەجاتیان بوو بێ و کەس نەما بێ ئێمە بە یەک تەیارە ناتوانن هەڵبێن ئەوەندە زۆرن هەر مەنتیقەیە تەیارەیەکێوێ چکە بەڕاستی خەڵک لە بیری ناچێت کە کێ دزی لێەکە کێ تەعەدا و زوڵمی لێەکە کێ مافی خواردووە وە کێ پشتیوانیانە کێ ئەیان پارێزێ کێن کۆمپانیاکانیان پارەکانیان لە کوێن بۆیە بەڕاستی ڕەنگە وەک ئەفغانستان بە تەیارەیەک لە ناو میلەتێکی 5 میلیۆنیە دزەکان نەتوانن دەرباز بن وەکو چۆن بە تەیارەیەک ئەوان 200 کەس و دەرباز بوون لە ناو 35 میلیۆنە دڵنیا بن سبەینەیەکی نزیک ئەوەی زوڵمی لە میلەتە کردووە ئەوەی سەرانەی لێسەندووە ئەوەی داهاتی دزیوە و چەوسانوێتیەوە ئەکەوێتە ژێر پێی خەڵک هەڵیش بێت خەڵک دەستبەرداریەوە نابێت لێی گەڕێ باش بەس ئەو دووخوای کردوێ سەر ئەفغانستان کە گەندەڵێک کەوتووە لێرە لە عێراق لە وڵاتانی تر گەندەڵ کار بترسێ وای کردووە بەڵێ بە دڵنیاییەوە کاریگەری هەر دۆخێکی ناوچەکە و جیهان کاریگەری لەسەر زۆر لە وڵاتان هەیە ڕاستەوخۆ دۆخی ئەفغانستان کاریگەری کەوتنی حکومڕانیەتیەکی ستەمکاری گەندەڵی لەسەر ئەم جۆرە لە حکومڕانیەتی هەیە خۆ ئەفغانستان بە نسبەتی ئەمریکاوە کە جێی هێشتووە هەرە وڵاتەیە کە سنووری بە ئێرانەوەیە گرینگە بەڵێ عێراق هەرە وڵاتەیە کە سنووری بە ئێرانەوە هەیە بۆیە کەس نڵێ وەڵا کوردستان بۆ ئەمریکا گرنگترە ئەسڵەن ئەوەی ئەمریکا لە ئەفغانستانە کردی ڕاستەوخۆ ئەمریکا بە ناوی شەڕی تیرۆرەوە داخلی ئەفغانستان بۆ دوای 11 سێپتەمبەر و لێدان لە قاعیدە و کوشتنی وسامە بن لادن و لێدان لە تاڵیبان بەڵام بۆ عێراق هاتووە بۆ لادانی سەدامێک کە چەند ساڵ ئەمیلی خۆیان بۆ لە شەڕی کەنداوی دووەم و یەکەم و داگیرکردنی کۆی تا لە دەستیان دەرچووە بۆیە بەڕاستی ئەوێ مەترسیدارە ئەمریکا جێی نەیەڵێ چونکە منبعی تیرۆر بووە تلیاک بووە خۆ عێراق وانە بۆیە عێراق زۆر ئاسانترە ئەمریکا جێ یەڵێ و ئەو پشتیوانی کە هەندێک پێوەیە نازن نەمێنێ و لە لەحزەیەکە خەڵک بتوانێ هەر بە چەپڵە کەس نەزانێت لە کوێ ڕاکەن بۆیە بەڵام گرنگ یەک شتە کاک حەکیم بەداخەوە هیچ ستەمکارێک و هیچ حکومڕانێکی ستەمکار
پەندی لە کەوتنی ستەمکاری پێش خۆی نەدیوە و نەبووە بەوانەیەک بۆی. ئەمە وای کردووە ستەمکار بەردەوام نەتیجەکەی کەوتن و ژێرپێکەوتن و هەڵهاتن و کوشتن و سزادان بوو بێ. یەک ستەمکارم پێ بڵێ لە مێژووە لە ئێستەیە لە حکومڕانێتیە نەتیجەکەی باش بوو بێ و سەربەرزانە لێی دەرچوو بێ ئیلا کەوتۆتە بەر سزای خەڵک و خوا و میلەتەکەی لە نەتیجەی ئەو زوڵم و حکومڕانێتی خراپەی کە کردوێتی. جاییتر 30 ساڵ حکمی کردووە 50 ساڵ حکمی کردووە گرنگەوێ سەرنجامەکەیان لەم ستەمکارانەی لە پێشچاوی هەمومان بەم تەمەنەکەمە کەوت باشتر نابێ. باشە بەس ئەوەی سەخسە لە سەرەوەی پێویست ناکە خەڵکی کوردستان تووشی دڵە ڕاوکی باردۆخی ئەفغانستان وەرێم لێک جیاوازە خەڵک تووشی دڵە ڕاوکیە بوو یا خود ئێستا گەندەڵ و بەرپرسەکان تووشی دڵە ڕاوکیە بوون. خەڵک لە کولەمەرگیاژی خەڵک لە معاناتی گەوراژی بەهۆی حکومڕانی ئەمانەوە ئەسڵان خەڵک دڵخۆشە بەوەی کە ستەمکارێ لە هەر جێیەک بکەوێ وەکو چۆن دڵخۆشە بەوەی هەر حکومڕانێکی دادگەر لە هەر جێیەکە بتوانێت شتێکی باش بکە. ئەوەی دزی لە وڵاتە کردو و تاڵانی کردو و زوڵمی کردو بەڵێ لە دڵە ڕاوچایە و ئەشبێ لە دڵە ڕاوچیا بێ لێگەڕێ لە کوێ ستەمکاری تر کەوتووە و حکومڕانی شکستی هێناوە و هەڵهاتوون. باشە با دڵنیابن ئەمە لە هیچ شوێنێ ڕووی نەدابێت لەم کوردستانەی ئێمە و لەم عێراقە ڕووەدا. باش بەس ئەو زانێنە ڕاستن کە ئێستا بەرپرسان زیاتر پەنایان ببێتە بەر دەرهێنانی بڵێن ڕەگەزنامەی دەرەکی لە سەروبەندی و بارودۆخانە هەیە ئەوان دەمێکە شتانیان زامن کردووە. بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و ئەوانەی کە تێوەگلاون لە زۆر تاوان و گەندەڵی دەمێکە ئەویان مسۆگەر کردووە کە ئەگەر ڕۆژێک خۆیان وتەنی لێیان قەوما ڕێی دەرباز بوونیان نەبێ زۆریان تیاری تایبەتیان هەیە و ئامادێ بەس بگەنە مەتار پێی دەرەچن. بەڵام هێشتا خەڵکی کوردستان فرسەتی زۆری داوە بەمانە ئەمانە بتوانن باش بن لەگەڵ خەڵکە ڕێک بن گوزەرانیان باشکەن. معقول نییە و ئەم هەموو بەڵێنە درۆی نەبدەیت و بنزین و نانی لەسەر گران کە ئاویشی نەمێنێ یاخت کە خەڵکی تر گەیشتە ئەوەی ئاوی نەمێنێ و نانی گران ببێ ئیتر بەتەمای چییە ژیان چییە لە سایه ئەمانە. بۆیە بەڕاستی ئەمان وەگوتم خۆیان بەخاوەنیم حکومڕانیەتیە نازانن ئەگەر خۆیان بەخاوەنیم حکومڕانیەتیە بزانایە بەڕاستی دۆخێکیان دروست ناکرد خەڵک لە هەموو نوێژێکە دوعایان لێ بکا کە ئەم زاڵمانیان لە کۆڵ ببێتەوە گەر خۆشی نەتوانێ و ئەگەر ئەمانە خۆیان بەخاوەنیە وڵاتە بزانایە دوای ئەم هەموو خوێن و قوربانی و شۆڕش و خەباتەی کە خۆیان شانازی پێواکەن وایان لە خۆیان نەیەکرد خەڵک ئاوات بە بخوازی ئەمانە بکەونە ژێر پێ تا پێ بنێن بەسەریانە. خۆ بە نەتیجەش هەروایە ستەمکار و حکومڕانی گەندەڵ و ئەمانە هەرە بێ بڕۆن و بکەون و خەڵک ئەمێنێتەوە. باوکو باپیری ئێمە لە عمری پێشوە چەند ستەمکار و چەند سەرکردیان گۆڕیوە و کۆتایی هاتووە و ئێسقانیشی نەماوە کەسیشیان لە سزای خەڵک ڕزگار نەبوون. ئێستا هایلایف بژین لە وڵاتێک و معەزەز مکەڕەم خۆێمە کە باسی سەدامەکەین دوای سەدام چەندین ستەمکاری ترمان هەیە بە پێش چاومانەوە کەوتووە و لە ناوچووە و نەپارەی نەهێزی نەی پاراستووە سەری خواردووە. ئێبێمانە پند لەمە وەربگرن یعنیوان بێ باکن خەڵک نانی گران بۆ ئاوی نییە و ژیانی نییە و ژینگەی پیسە و بەنزینی گرانە و گوزەرانی خراپە و هەموو شتێکی خراپە چی لە وڵاتە باشە بەس دزی باشە ئەوش خۆیانیکەن بۆ خۆیان. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەرم وڵاتە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
بەرەو بووی کشت و کاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات. پرچ قورس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک سۆران سەبارەت بە ڕەنگە بڵێن دۆخی ئەفغانستان بڵێن لە ڕووی ئەوەی کە پشتی بە بێگانە بە سووە لێرە جیاواز شوە لێر ڕەنگە بڵێن هەڵبژاردن هەیە، ئەو دەسەڵاتی کە حکوم دەکات لە ڕێی هەڵبژاردننی زۆرینەوە هاتووە، ئێستا زۆرینەیە پشتبەستن بە میلەت نییە لێرە یاخود وەکو ئەفغانستان ئەو دەردە هەیە کە پشتبەستنە بە وڵاتانی هەرێمایەتی و نێودوڵەتی. مەگەر لە ئەفغانستان پەرلەمان نەبووە، هەڵبژاردن نەبووە، هەموو ئەمانە بە شێوەیەکی شکلی لە ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بوونیان هەیە، بەڵام لە ئەرزی واقعە ڕۆڵ و کاریگەری و دەسەڵات لای ئەوانەیە کە چەکیان پێ و حکومێکی بنەماڵەی و تاکڕەوانەکەن. بەڵام بۆ دیکۆر و بۆ جوانکردنی حکومڕانێتیەکەیان پەرلەمانیان هەیە و دادگا و ئەنجومەنی دادوەریان هەیە و بەڵام چۆن حکومەکە چۆن قەرارەدا پەرلەمان چۆن چاودێریەکە لەکەی پرسیوەتەوە قەت تۆ ڕۆژێک بیستوتە لە ئەفغانستان وەزیرێک لەسەر گەندەڵی درابێ بە دادگا و زیندانی کرابێ و سزا درابێ. لە هەرێمی کوردستان قەت بیست و تەشتیوە هەرچەنە لە عێراق بووە، بەڵام لە هەرێمی کوردستان نەبووە. ئەمانە چه ئەفغانستان چه وڵاتانی کە لەم دوایە گۆڕانکاری تیایە ناڕوویدا، چه ئەوەی کە ئەمریکا داگیری کرد، چه ئەوەی کە خەڵک شۆڕشی تیا کرد و بەرهەمی شۆڕشەکەی دزرا و کودەتا لە ناو وڵاتەکان جارێکی تر دووبارە بووەوە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش بەڕاستی هەمان ئەو دۆخانەی کە لە وڵاتانە گوزەراوە واریدە لێرەش ڕوو بدات، چونکە وڵاتانی هەرێمی تورکیا و ئێران کاریگەری زۆریان هەیە لەسەر هەرێمی کوردستان. ئێستا تورکیا بینین چەند کیلۆمەتر داخل بۆ لە ناوەرێمی کوردستانە شەڕەکە و ئەمریکا ئێستا لە هەرێمی کوردستان لە دۆخێکایە ئەگەر ئەو درۆنانەی کە هەندێک کەناڵ هەیەی تەسویری پێەکە
شەوێک لە هەولێرە هەڵی بدەبەوەی وێنەی ڕۆژنامەنووسی پێ بگری ئەمریکا ئینزار لێدا ئەوەندە لە دوودڵی و دڵە ڕاوچیان لەوەی کە پەلاماری هەولێرە درێ درۆن لێدا ساروخ لێدا ئەمانە هەموو ئاماژەی ئەوەن کە هەرێمی کوردستان بەرگەی هیچ دۆخێکی گۆڕانکاری ئەم ناوچەیە بە ئاسانی ناگرێت زۆر زوو لە بین نەچێ چکە خەڵکیش لە ناخی خۆیان زۆر تووڕێیە خەڵک زۆر نیگەرانە خەڵک زۆر لە دۆخێکی تەواو شپرزایە بۆ ژیانکردن بۆیە هەر گۆڕانکاریەک هەر فرسەتێک بێتە پێش وەگوتم کەس نازانێ لەکوێوە سەرەتای دەستپێکردنی ڕووخانی ئەم جۆرە لە حکومڕانیەتی خراپە سەر هەڵەدا ئەو کاتەشی کە دەسەڵاتداران هەر خەریکی سەفتەکردنی پارەکانیانن هەر خەریکی زیادکردنی ژمارەی ملیۆن و ملیارەکانیانن بە دڵنیایە واگەیان لە دۆخی خەڵک و برسێتی و هەژاری نابێ و گاڵتەشیان لێ دێ تا و ڕۆژەی سەریانەخوا تا و ڕۆژەی کە نازانن چۆن هەڵبێن و دەرباز ببن و پارەکانیشیان سوودی نابێ بۆیان وەگەوەی کە ڕەنگە پێیان وابێ ئێستا زامنیان کردووە و بردویانەتە دەرەوە بە دڵنیاییەوە دەمێکە لە هەرێمی کوردستانەوە پارا برێتە دەرەوە و پارەی حرامی ئەم وڵاتە و دزینی داهاتی ئەم میلەتا برێتە دەرەوە ڕەنگە بەشی ئەویان ئەو شەوەی کە هەڵبێن بە فەردە بتوانن هەنێکی لێبەرن ئەگینا ئەوی تریان هەموو دەمێکە بردووە دۆخی ئێمە کاک حەکیم ڕێک لەو دۆخایەکە شۆڕشی فەڕەنسی ڕووەدا ئەو ڕووداوە گەورەی لە مێژووە ڕووەدا لە 1970 کە ئەوروپای گۆڕی شۆڕشێک بوو کە ڕێنیسانسێکی گەورە بوو ئەزانی دوایین جارکەی تر وردە وردە پریشتی ئەم شۆڕشە دەست پێیەکا و تەشە ناسەنێ ئەگا بە گرانبوونی نان ئێمە ئێستا لەو دۆخاین دوایین لەحزەی شۆڕشی فەڕەنسی کە دەست پێیەکا خەڵک ئیتر نانی گرانە بێ بەرپرسەکانی خەریکی گەندەڵی و هایلایڤن پیاوەکانی کەنیسە خەریکی خۆشگوزەرانی و ڕابواردنن بەڵام ئەو کاتە کۆمەڵێک ڕۆشنبیری گەورەی فەڕەنسی دێن ڕۆشنگەری بەرهەمەهێنن میلەتەکەیان بە ئاگاهێننەوە بۆیە میلەت بەبێ ڕابەر بەبێ سەرکردە بەبێ ڕێخستن تەخت و تالارجی ئەو ستەمکاریەی ئەو کاتە لە بینەبەن و شۆڕشی فەڕەنسی بەرهەم دێنن ئێستا ڕەنگە بینەرێک جەنابەت بڵێ ئەم دۆخەکەوایە بۆ کەس نایە ڕێبەرایەتی بکا و گۆڕانکاری ڕوو بدا بۆی باسی شۆڕشی فەڕەنسیم کرد مەرج نییە سەرکردەیەک بێ و ڕێخستنێک بێت گۆڕانکاری دروستکە ئێستا خەڵک بێهیوا بووە لە سەرکردە و ڕێخستن و ڕێکخرا و حیزبی بەدیل ئێستا لە بێبەدیلیین بەدیلێک نییە کە جێگرەوەی ئەمانە بێ ئەگەرنا ڕەنگە دۆخە ئیقلیمی و نێودەوڵەتیەکەش پشتیوانی بکە بەڵام دوجار کە ئەمە نامێنێ شتێکی عەفەوی وەکو شۆڕشی فەڕەنسی دێ و هەرکەس خۆی سەرکردەی خۆیەتی هەرکەس خۆی بڕیارەدا کە چۆن گۆڕانکاری بکە و لە سەورەی فەڕەنسی یەکەم شت چوونە سەر ئەوانەی کە زۆڵ مستەمیان لەوان کردووە و ئاگایان لە ژیانی خەڵکی هەژار نییە و خۆیان لە هەورە ژین ماڵەکانیان سووتان و دەستیان بەسەر مڵک و ماڵەکانیان ناگرت واریدە ئێمە نەک لە ئەفغانستانی ئێستا بچین لە 1970ەکانی شۆڕشی فەڕەنسی بچین و جارێکی تر خەڵک لە برسێتیە پەلاماری ئەم ستەمکاری و جۆرە لە حکومڕانی بداتەوە زۆر باشە بەس بەڕێزت متابعی دۆخی ئەفغانستان تێ کۆشک و باڵەخانەکانی بەرپرسانی ئەفغانستان بە گەورەتر دەبینی یاخود لێرە ئەزانی ئێستا خەڵک ڕەنگە لە تۆڕی کۆمەڵایەتی گاڵتە بە چەکدارێکی تالیبان بکە کە دێ قەنەفەی خۆش و یاری و ئەوانە بینێ و گاڵتەی لەسەرەکە ئازانیەوە نەتیجەی چییە؟ نەتیجەی مەحرمکردنی ئەو میلەتەیە لەو
ڕەفاهێتەی کە بۆ خۆیانیان دابین کردو و بە خەڵکیان نەداوە. بۆیە سەیرەکەی چەکدارێکی تاڵیبان دێ لەسەر قەنەفەیەک کەیفەکە لەسەر یاریەکە ئەسڵەن ئەو خەڵکیان مەحروم کردووە لە ژیانێکی سادەش بۆ بە فیعلی وایە خۆشگوزەرانیان بەس بۆ خۆیان دابین کردووە خەڵکیان لێ مەحروم کردووە بۆیە خەڵکە پەلاماریانەدا سەرسامە بێ بەمەی کە ئەمان هەیان بوو ئەو لێی مەحروم بووە ئەم نانی نەبووە ئەمیش لە تێریە هار بووە. باشە تۆ ئەوانەی ئەفغانستان بە دەوڵەمەندتر دەبینی لە ڕووی پارە و دۆلار و زێر و نازانم کۆشک یاخود ئەوانەی خۆمان هەندێکیان تا نەکەون و نەڕوخێن نازانی چەندێکیان دزیوە ئێستا مازین دزی زۆریان کردووە بەڵام هەتا نەکەون هەتا پارەکانیان بلۆگ نەکرێ نازانی ئەو حەجمەی کە ئێستا خەڵکی لێ و پەرلەمانتاران و تویانە و ئێمە ئەیڵین ئەوە هەر هیچ نەبووە لە چاوەوەی کە بردویانە بە دڵنیایەوە زۆر لەوە زیاترەکە خەڵک پێی وایە دزی لێکراوە 30 ساڵە زین 30 ساڵ دزی و تاڵانی لە گومرگ و لە نەوت و لە هەموو داهاتێکی و باج و سەرانە و قاچاقچێتیە کاتە چەند مەگەر خوا بۆ خۆی بزانێ. باش بەس لە بواری هێزی چەکدارە بڵین زۆر دەوترێت ناکرێ بەراورد بکرین یاخودەوەی کێمە سێمە دەبینن لە بوونی بندیوار لە هێزی چەکدار قەدرێکی زۆریش لە ئەو کەسان کراوە کە بە ڕاستەقینە پێشمەرگان یاخود ئەو دەوڵەمەندبوونەی بەرپرسان ئاور نەدانەوە لە ژیانی پێشمەرگە ئەو شەر خۆی قەدرێک نییە لەو پێشمەرگەی کە بە حەقیقی پێشمەرگەیە نەوەکو بڵین بندیوار. بەڵێ خۆی ئێمە بۆچی لەگەڵ عێراق نەگەیشتوونەتەوە نەتیجەی هێزی پێشمەرگەی کوردستان لە ضمنی سیستەمی بەرگری عێراق منزومەی دیفاعی عێراقا بێ شە کاتێک کە عێراقیەکان لە ساڵانی یاسای بودجا لە ئەنجومەنی نوێنەران داوای ئەوەیان کردووە لە حکوومەت کاکە ئێوە ناوی حەقیقی ژمارەی حەقیقی هێزی چەکدارمان بنێ بۆی ئێمە لە چوارچێوەی منزومەی دیفاعی عێراقیە هێزی پێشمەرگەشدانین مافێکی دەستوری خۆمانە موچەشیان لەوێ بێ و زیاتریش هاوتای سەربازێکی عێراقی بێ ژمارەیەک ئەبەن عێراق باوەڕ ناکا بەم ژمارەیە معقول نییە تۆ 400,000 هێزی چەکدار بڵێ من 400,000 هێزی چەکدارم هەیە لە کاتێکە هەمومان باشە زانین شەڕی داعش کراوە لە زۆر بەرەیە نەقسی پێشمەرگە هۆکار بۆ ئەوەی داعش دزە بکاتە ناوەوە هەر نەقسی عەدەدی ژمارە چونکە بەداخەوە ئێڵێم ئەمانە ناوی پێشمەرگیان بەکارهێنا ناشرینیان کرد بە ناوی ئەوە بندیوار و ناوی وەهمی و پڕیان کرد فەرماندەکان و بەرپرسە باڵاکان خۆیان پارەکە بە ناوی خەڵکێکەوە نووسرا و وەرێگرن کەمێکی دەن بەوە یا هەر نایدەنێ ئەمە پڕە وەکو چۆن هاتوون بە لێشا و خانەنشینی نایاساییان کردووە بە ناوی پلەی سەربازیەوە بە هەمان شێوەش بە ناوی هێزی پێشمەرگەوە ئەمە هێزی کاک فڵانە ئەوەندەی هەیە و ئەمە هێزی کاک فیسارە ئەوەندەی هەیە و کەسیش نازانێمانە حەقیقین چین هەمووی کوڕ و برازا و کەسی خۆی داناوە و بە فەردە پارەکەی وەرەگرێ و بەشی زۆری بۆ خۆیانە ئەم جۆرە هێزانە کە تۆ جلی نادەیتێ برسیەکەی موچەی نادەیتێ کرێچیە گوزەرانی نییە لە شنگال باشتر ناوپارێزێ لە کەرکووک باشتر ناتپارێزێ و زۆر جار ئەو چەکانی کە بە هێزەکانی ئەفغانستان بووە ئێستا کەوتۆتە دەستی تاڵیبان مەزەنداکرێ بە 80 ملیار دۆلار چەک چەندین فڕۆکەی تایە ئەو چەکانەی لەوێ بۆ ئەوان جێما و تەقیان پێ نەکرد هێشتا ئێمە 400,000 هێزی چەکدارمان هەیە بە هەموویەوە ئەو جۆرە چەکانەی هەر پێ نییە ئەو هەلیکۆپتەرە سەربازیانەی نییە کە ئەوان هەیەیان ئەوان وەک دەوڵەت هەیەیان بووە ئەمان چەکە جوانەکان و ئینە سەربازیە باشەکانیان لای خۆیان بۆ پاراستنی خودی خۆیان داناوە نەک بۆ پاراستنی بەرەکانی بەدڵنیاییەوە نەخێر باش کاتمەکە زۆر کەمەوە بەس ڕەنگە خەڵک بڵێ چارەسەر هەیە لەم بارودۆخێکی ئێستا خەڵک نیگەرانە ڕەنگە بەشەی لە سەڵاتداران پێیان وابێ ئەوەی کە هەیە وانە
یاخود بەڕێستان کە بەردەوام ڕخنا دەگرنەگە بڵێن بەڕێزت کێشت چێت لەگەڵ ئەم حکوومەت و حکومڕانیە هەموو دەسەڵاتدارەکان کە ئەگەنە مەرحەلەی ستەمکاری ئیتر نەئەبیسن نەئەبینن ئێستاوای لاتۆیە ئێستا ئەمان لەم دۆخان ئێمە کێشەی شخصیمان نییە لەگەڵ کەسە کێشەمان لەگەڵ سلوکی حکومڕانیە هەیە لەگەڵ ئەم دەوڵەتداریە ناشیرینەی کە ئەمانە پێشکەشیان کردووە وڵاتی وێران کردووە نان و ئاوی نەهێشت لە وڵاتە چارەسەرەوەیە کە خەڵکی کوردستان هەمیشە خەڵک سنتەرە هەمیشە خەڵگە بێ بڕیار بدا هیچ کەس ناتوانێت بڕیاری بۆ بدا ئیلاگەر خەڵک خۆی بڕیار نەدا خەڵک ئەگەر لە ناخی خۆیان بگۆڕێ و بڕیار بدا ئەم زوڵ مستەمە قوبوڵ نەکات بە دڵنیاییەوە گۆڕانکاری ڕووەدا بەڵام هێشتا زۆرن ئەوانەی کە بۆڵەکەن بەڵام ئەوانە پارێزن چونکە مستەفیدن لە شتێک کە هیچ نییە گەر خۆشگوزەرانی هەبێ و حکومڕانێکی عادل هەبێ ئەو زیاتری دەسەکەوێ بەس ئەو ڕازیە بەو کەمەی کە خۆی لە پەنایا گرتووە نازانێت بەیانی هەمووی هەرس دێنێ و ئەویش زەرەرەکە و زۆر جار ئەم جۆرە دۆخانە لە بێسەرکردەی و بێبەدیلیە خۆی ئینفیجارەکە و ئەتەقێتەوە و لە دەستی کەسان نامێنێ و کەسیش خاوەنی نییە وەکوەوەی کە بینیمان لە زۆر وڵات ڕوویدا و لە لەحزەیەکا ڕوویدا لە گردبوونەوەی خەڵکێکەوە ڕوویدا بەس دو پرسەرم لەسەرەوەی کە بەڕێز ڕخنە لە سەڵات کە دەژاتی کردون ڕێگان نەداوەکو خانەنشینی پەرلەمانتار بی خانەنشین بکرێ سکاڵان لەسەر تۆمار کردی قەدەغەی سەفەرت لەسەرە پەشیمانی لەوەی کە کردوتە ڕەنگی خەڵک بێ بۆ وەکو خانەی خەڵکی تردانەیشت خۆت بێدەنگ کردبێ وەڵام من هەرچیم کردبێ بۆ خوا لە پێناوی خەڵکە شانازی پێوەکەم و سوپاسی خوای لەسەرەکەم و سەربەرزیشم بەوەی ئەم جۆرە لە دەسەڵات چی پێکرابێ بەرامبەرم کردوێتی چی پێکرابێ بەرامبەرم کردوێتی و درێغیشی نەکردووە دوایینیان ئەوەیە کە فەرمانی گرتن و قەدەغەی سەفەری هەموو یعنی لە هەموو عێراقەوە قەدەغەی سەفەری خستۆتە سەرم بەڵام منە وڵاتە جێ نایڵم ئەوەگەر ترسی هەبێ من ڕاکە منی چاوەڕێی هەڵهاتنی ئەوانم من دانیشتم بە دیارکەوتنی ئەوانەوەی شاءڵڵا نەک ئەوان پێیان وابێ ئێمە والەکەن نەتوانین هەڵبێین و ڕووبەری ئازادیمان وردە وردە قەتیسکەنەوە بەردەوامیش دەبن ئینشاءڵڵا خوا پشتیوان بێت سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز سۆران عومەر هەنداوی پێش پەرلەمانی کوردستان سوپاسان دەکەین سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ